بیانۆکانی تورکیا لە ئێستاە تەنها بەهانەیان بۆ شەڕکردن ئەوە لە ئاستی ناوخۆی و نێودوڵەتی ئەقلیمی ئەوەیە کە تورکیا بە بارودۆخێکی زۆر خراپی ئابووری لە ئاستی نێودوڵەتی لەگەڵ هاوپەیمانەکانی تێدەپەڕێ بە نمونە ئەگەر بێوت و وابەستەی کەینەوە بە حەدەسە گەورەکانی جیهان تورکیا ئێستا لە وەزعێکی نەشەڕ نەئاشتیە چ لەگەڵ ناتۆ چ لەگەڵ بەرەکەی ترکە رووسایە بە خوێندنەوەی بارودۆخی ئەوەی کە لە ئێستا لە ئۆکرانیا ڕووەدا و هەروەها ئەو گرژیانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەگەڵ وڵاتە ئەسکەندەنافیەکان بە تایبەتی لەگەڵ سوید ئەبینی ئیرادەی ژنێک کە ئامینە کاکەباوە بە تەنها ئەتوانێت لەبەرەوەی لە وڵاتێک کە خاوەن ئیرادەی باوڵێن بنەمایکی دیموکراتی هەیە بە جۆرە لە جۆرەکان تەدەخولاتی تورکیا ڕابگرێت کە چی لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان بەداخەوە لە دوای ساڵی 91ەوە هێز ئەقلیمیەکان بە حکمی ئەو ڕەوشە کە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان دروست بوو چ ئێران چ تورکیا هەمیشە هەوڵیان داوە ڕۆڵ بگێڕن تورکیا بە ئاشکرا بارەگا و بنکەکانی لە کوردستان بوونی هەیە ئەوەی مای تێنەگەیشتنە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریەوە ڕاستەوخۆ ڕەبتە بە دەوڵەتێکەوە کە ناوی دەوڵەتی عراقیە لە ئێستاە هەر هەنگاوێ بە ئاراستەی ڕاکێشانی هێزەکانی تورکیا و شەڕکردن لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان بەهر بەهانەیەک بێت ئەو هێزەی ئەم با بڵێن تەبەنی ئەم پرۆژێ و بیرۆکێ بکە بە دڵنیایی لە لاپەڕەکانی مێژووە ڕەحمی پێناکا و هەمیشە وەکو خیانەتکار تەماشاکرێت بۆ هەر هێزێ بێت قسەکە لەسەر ئەمەیە هێزەکانی باشووری کوردستان لە ئێستاە بۆ پاراستنی سنوورەکانیان بە هەماهەنگی لەگەڵ دەوڵەتی عراقی دەبێت کار لەسەر ئەوە بکەن تەدەخولاتی تورکیا لە هەرێمی کوردستان ڕابگرن دەبێت کار لەسەر ئەوە بکەن ئەو هەژمونی کە ئێستا تورکیا هەیەی لە باشووری کوردستان ڕای بگرن لەبەرەوەی تورکیا هەنگاو بەرە و هەڵبژاردننی ساڵی 2023 ئەنا تەنها تا کارتی فشار کە بتوانێت کاری لەسەر کار لەسەر سۆزی جەماوەری تورکی بکات لە ناو خۆی تورکیا بە حکمی ئەو بارودۆخە سیاسی ئابووری نەبوونی ئازادیانی کە لە تورکیا هەیە ڕەجەب تایب ئەردۆغان و حزبی عەدالەت و تەنمیە کارکردنە لەسەر بەگژات چوونەوە وەکو خۆیان ناوی دەبن تیرۆر بۆیە نابێ حزبەکانی باشووری کوردستان بە هیچ شێوەیەک پاڵپشتی ئەم جۆرە هەنگاوە بکەن بەڵکو دەبێت پەرلەمانی کوردستان کاراتر ینی پەرلەمانێک بە 111 کەس نەتوانن کاریگەری یەک تەنها کەسێکیان هەبێت کە ئامینە کاکەباوەیە ئەبێ کار لەسەرەوە بکەن ئەو هێزانەی کە لە ئێستا لە باشووری کوردستانە هەن کە هێزەکانی تورکیا لە بەرەوەی ناقانونین دەبێت داوایان لێ بکرێ بچێنە دەرەوە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عراقی ئەوەی دیوی دۆمی ئەوەیە کە لە هەموو کات و ساتێکا شەڕی کورد بە کورد ئێمە ینی چاوەڕوانی ئەوە دەبووین خەڵکی هەرێمی کوردستان و هەر چوار پارچەی کوردستان و بەشەکانی تر چاوەڕوانی ئەوە بوون بە جۆرە لە جۆرەکان بۆشایی لە نێوان حزبە کوردستانەکانی بەشەکان کەم بێتەوە بەڵکو ببێتە مایی ئاشتەوایی و جۆرە لە جۆرەکان ئارامی بۆ خەڵبژێڕێتەوە نەک زیادبوونی ئالۆزەکان بە تایبەتیش لە ئێستاە زیادبوونی ئالۆزەکان ئەبێتە مایی پەردبوونی کۆمەلگای کوردی بۆیە دەبێت حکوومەتی هەرێم و پارتە سیاسەکانی باشووری کوردستان دەست لە دژایەتیکردنی یەکتر لێرە و هەروها دژایەتیکردنی حزبە سیاسەکانی بەشەکانی کوردستان هەڵگرن چونکە بە تەنها ئەچێتە قازاج و هەگبەی تورکیاوە. هەرێمی کوردستان لە ئێستاە خۆی بارودۆخێکی ئابووری زۆر خراپی هەیە بارودۆخی لە ئاستی با بڵێن ڕایگەشتی و متمانەی نەمانی متمانە لە نێوان خەڵکی و دەسەڵات نەبوونی خزمەتگوزاری و فەشەلهێنانی ئەزمموی حکومڕانی لە کوردستان بە شێوەیەکی گشتی و ئەو کێشە هەڵپەستێراوانەی کە لەگەڵ ناوەندا هەیەی و نەگەشتونەتە چارەسەر ئەم گرفتانە ئەگەر بێت و دووبارە بێتەوە لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان پێیان وایە ئەمە دەرەچەیەکە بۆ خۆڕزگارکردن بەڵکو ئەمە کەڵەکەبوونی کێشەکانە و ئەمە ئەوەندەی تر زیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە باشووری کوردستان ئەگەیەنێ بەوەی کە جۆرێکی تر ئەو بەتەواوەتی متمانەی خەڵکی هەرێمی کوردستان لە بەرامبەر دەسەڵات لەدەست ئەدا و بیرمان نەچێ ڕاکێشانی هێزی تورکیایە بۆ باشووری کوردستان هەر لە ئەزمموی ئەوەی کە ئێستا بوونی تورکیا بۆ خۆی لە قوبڕس هیچێکە لەو هەنگاوانەی کاتی خۆی تا ئێستا تورکیا مانەوەی لە قوبڕس بە حکمی باڵێن ئەو داگیرکاریە کە کاتی خۆی ئەنجام درراوە بۆیە هێزەکانی باشووری کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان دەبێت لەوە تێبگەن هاتنی تورکیا بۆ باشووری کوردستان واتە پێداگیری لە سەرمانەوەی واتە زنوکردنەوەی خەونەکانی
ئەردۆگان لەوەی کە داواکاری هەبێ بۆ ویلایەتی مووسڵ ئەوانە بۆیە هەر هاوکاریکردنێکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی پارتە سیاسەکانی باشووری کوردستان سێتە قاڵوی خیانەتەوە هەر کەسێک بیکات.